سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە سەرەتای ئەم مانگەوە تاوەکو ئێستا 221 حاڵەتی پەتای کۆلێرا لە هەولێر تۆمار کراوە. بەڕێوەبەری تەندروستی پارێزگاکەش دەڵێت ژمارەی توشبووان بەرەو هەڵکشان دەچێت. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد تا ئێستا 221 حاڵەتی پەتای کۆلێرا لە شاری هەولێر تۆمار کراوە. وتیشی بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی هەولێر گشت ڕێکارە تەندروستیەکان گیراوەتە بەر. لەلایەکی دیکەشەوە دکتۆر بێریڤان عەدنان بەڕێوەبەری پاراستنی تەندروستی هەولێر ئاشکرای کردووە لە 120 حاڵەتەکان نیشانەیان هەیە و لە 180 حاڵەتەکان نیشانەیان نییە و هیچ حاڵەتێکی پۆزەتیڤ لە نێو منداڵاندا نەدۆزراوەتەوە. بڕیاروایە هەفتەی داهاتوو کۆبوونەوەیەکی باڵا لە پارێزگای هەولێر بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی ئەنجام بدرێت بۆ گرتنەبەری ڕێکاری نوێ. بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانی هەرێم و ئێران ڕایگەیاند برادرانی ئێران ڕازین لەو ڕێکارانەی کە لە سنوورەکانی هەرێم گیراونەتە بەر. عەبدوڵڵا ئەکرەیی بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانی هەرێم و ئێران بە ماڵپەڕی فەرمی پارتی دیموکراتی کوردستانی وتووە هەولێر و تاران لێکتێگەیشتنیان هەیە بۆ پاراستنی سنوورەکانی نێوانیان و 6 مانگە هیچ هێرش و کردەوەیەک دژی ئێران ئەنجام نەدراوە لە ناو خاکی هەرێمەوە. وتوشێتی لە دوای 19 مانگەوە برادرانی ئێران ڕازین بە ڕێکارەکانی پاراستنی سنوور لەلایەن هەرێمی کوردستانەوە. عەبدوڵڵا ئەکرەیی ئاماژەی بۆ ئەوەش کردووە هەرێم ڕێگە نادات هیچ کەسێک ببێتە مەترسی بۆ سەردراوسەکانی هەرێم هەم بۆ تورکیا و هەم بۆ ئێرانیش. ئەوەش لە کاتێکدایە لە چوارچێوەی ڕێکەوتنێکی ئەمنی لە نێوان ئێران و عێراق و هەرێمی کوردستاندا هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سنوورەکان دوور خراونەتەوە و بارەگاکانیان لەوێ نەماوە. قوبات تاڵەبانی داوا لە ئەمریکا دەکات هەڵوێستیان هەبێت سەبارەت بە هێرشەکەی سەرهێزەکانی دژە تیرۆر و دەڵێت پێویستە هێزەکانی هاوپەیمانان ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی ئەو هێرشانە. بە گوێرەی ڕاگەیەندراوێکی نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران ئەمڕۆ قوبات تاڵەبانی و شاندێکی باڵای سەربازی ئەمریکا کۆبوونەتەوە و جەختیان کردووەتەوە لەسەرەوەی دۆخی ئەمنی ناوچەکە بەگشتی ئالۆز بووە و پێویستە هەمانگی زیاتر هەبێت لە نێوان هاوپەیمانان و هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکاندا. بەپێی ڕاگەیەندراوەکە قوبات تاڵەبانی داوای لە شاندەکەی ئەمریکا و هاوپەیمانان کردووە هێزەکانی هاوپەیمانان و وڵاتانی دۆست هەڵوێستی جددی و هەنگاوی کردەیی بنێن بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە هێرشانە و پاراستنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان. ڕۆژی دووشەممەی ڕابردوو تورکیا لە ڕێگەی درۆنەوە هێرشی ئاسمانی کردە سەر هێزەکانی دژە تیرۆری یەکێتی لە فڕۆکەخانەی کشتوکاڵی عەربەت و بەو هۆیەوە 3 پێشمەرگە گیانیان لەدەستدا و سیانی تریش بریندار بوو. شارپرێس بەشێک لە گۆڕانکاریەکانی یەکێتی لە کۆنگرەی پێنجەم ئاشکرا دەکات. ئەمڕۆ هەڵبژاردننی ناوخۆیی لە مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی دەستی پێکرد بۆ دیاریکردنی ئەندامانی کۆنگرەی پێنجەمی ئەو حیزبە و سەرچاوەیەکی باڵای نێو یەکێتیش وردەکاری بەشێک لە گۆڕانکاریەکانی پەیڕەوی حیزبەکە ئاشکرا دەکات. بەپێی ئەو زانیاریانەی تایبەت لە سەرچاوەیەکی باڵاوە بە شارپرێس درراوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرەی پێنجەمی خۆیدا گۆڕانکاری گەورە لە پەیڕە و هەیکەل و کاری ڕێخستنی خۆیدا دەکات و سیاسەتی حیزبەکەی بۆ 4 ساڵی داهاتوو دیاری دەکات. زانیاریەکانی شارپرێس باس لەوەش دەکەن کە ژمارەی مەکتەبەکانی ئێستا یەکێتی بۆ نیوە کەم دەکرێتەوە و بەشێک لە مەکتەبەکان نامێن و بەشێکی تریشیان کە سروشتی کارکردنیان نزیکە لە یەکەوە گرێ دەدرێن و دەکرێنە یەک مەکتەب. بەپێی پەیڕەوی ئامادەکراوی یەکێتی بۆ لەمە دووە هیچ ئەندامێکی مەکتەبی سیاسی ناتوانێت ببێتە بەرپرسی مەکتەب و مەڵبەندی حیزبەکە و دەبێت ئەندامانی سەرکردایەتی بەرپرسیارەتی مەکتەبەکان وەربگرن نەک ئەندامانی مەکتەبی سیاسی. لەلایەکی ترەوە یەکێک لە گۆڕانکاریەکانی کۆنگرە بریتی دەبێت لە لابردنی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و دروستکردنی بۆردی پیشەیی و جەماوەری و ڕێکخراوەیی لە نێو مەڵبەندەکان کە لەلایەن کارگەڕانی مەڵبەندەکانەوە بەڕێوە دەبرێت. شارپرێس ئەوەشی زانیوە بافڵ تاڵەبانی لیستێکی ئامادە کردووە بۆ ئەندامانی سەرکردایەتی کە ژمارەیان زیاتر لە 40 کەس دەبێت و مەبەستێتی ئەو کەسانی کە دیاری کردوون ببنە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکەی. سەرچاوەکەی شارپرێس ئەوەشی ئاشکرا کرد
دیاریکردنی ئەو کەسانە بە ڕێکەوتن و ڕاوێژ بووە لەگەڵ ئاراستە جیاوازەکانی حیزبەکە و جۆرێک لە کۆدەنگی لەسەر ئەو کەسانە دروست بووە بۆ ئەندامێتی سەرکردایەتی. سەرچاوە باڵاکەی شارپرێس ئاماژەی بۆ ئەوەش کردووە با فڵتاڵەبانی سەرۆکی یەکێتی دەسەڵاتی ئەوەی دراوەتێ کە 100 ئەندامی کۆنگرە بە پشگیری خۆی ببرێتە کۆنگرە و ئێستا سەرقاڵی دیاریکردنی ئەو ژمارەی ئەندامانی کۆنگرەیە. بەڵام ئەندامانی مەکتەبی سیاسی جگە لە خۆیان مافی دیاریکردنی هیچ ئەندامێکی کۆنگرەیان نابێت لە کاتێکدا لە کۆنگرەکانی پێش و هەر ئەندامێکی مەکتەبی سیاسی مافی دیاریکردنی 25 ئەندامی کۆنگرێ هەبووە، بەڵام ئێستا و مافەیان نەماوە.